ئەڵێ بە دواشتا گەڕ بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئێستا ململانە سیاسەکان بووە بە ململانەیە بە جۆرێکی دیکە بە جۆرێک کە خەڵک لە ئێستادا پێویستی بە خزمەتکردن و خزمەت گوزاریە. کەرکووک ساڵانێکی زۆرە لە بەردەم مزایەدە و لە بەردەم کۆمەڵێک پرسدایە کە هاوڵاتیانی ئەو شارەی ماندوو کردووە. ئێستا لە کەرکووک ململانێکە گۆڕاوە بۆ شەڕێکی چڕ، شەڕێکی کۆڵان بە کۆڵان، بەڵام شەڕی خزمەت گوزاری و پێشکەوتن و ئاوەدانی. ئایا کەرکووک لە بەردەم مزایەدەی یاخود خەڵکی کەرکووک ئەم ململانێ حەزبی و بەرتەسکەیان قبوڵە یان ئەو ئاوەدانی و پێشکەوتنەی کە ئێستا لە کەرکووکە هەیە؟ ئەمە جەدەلێکە ڕوبەڕووی یەک بۆتەوە لە کەرکووکە. بۆ ئەم مەبەستە میوانداری هەرێک لە بەڕێزان لە سەرەتادا گفتوگۆکەین لەگەڵ بەڕێستەوە نەجم بۆ بورە کاندیدی ژمارە 17 لە لیستی 222 لە بازنەی کەرکووک، دواتریش لەگەڵ بەڕێز کاوێز مەلا پەروێز نووسەر و ڕۆژنامەنووس گفتوگۆیەکی نیشتیمانی ئەکەین. بەڕێز کاکچەتۆ سڵاوت لێبێ. ئێستا کەرکووک ئەتوانی بڵین لە هەنگاونانە بەرەو پێشکەوتن بەرەو ئاوەدانی بەرەو گەشە سەندن؟ سڵاو لە جەنابتان. سڵاو لە جەنابتان، سڵاو لە بینەرانی کورساتی ئازیز. بەڵێ کەرکووک وەکو بەڵێ پرسیارەکەت گەیشت بە دڵنیاییەوە منیش قسەکانی جەنابەت دووبارە ناکەمەوە. ئەو شەڕێی کە لە ڕابردوو هەمان بووە لەگەڵ بەرامبەرەکانمانە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان، ئێمە خۆشبەختانە زۆر بە سەربەرزیەوە براوە بووین، براوەی ڕەقەم یەکیش بووین لەو شەڕەدا. ئەو شەڕێی کەوا خەڵکی کە ئەویست بە دروشمبازی بە قسەی متەشەنج و گرژی بە جیاوازیکردن لە نێوان پێکاتەکانی کەرکووکدا تا کار گەیشتە شەڕ و ململانیەکان و هێنانی قورسایی و فشاری ناوچەیی و دەرەکی بۆ سەر کەرکووکیش کە فشارێکی زۆریان لێکردین. کەرکووک بە ئاقارێکە بەرن بەو ئاقارەی ئەوان ئەیانەوێ، بەڵام ئەوە سیاسەتی حەشیمانەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو ئەوەی سەلماند ئەوە ئیرادەی یەکێتی ئیرادەی کەرکووچیەکان لەسەر ئەوان سەرکەوت. بەسەر ئەو ئیرادەی کێ سەرکەوت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بەڵێنانەی کە بە خەڵکی دابوو لە ڕابردوو، بەڵێنی پێکەوە ژیان، بەڵێنی خزمەتکردن، بەڵێنی وەرگرتنەوەی ئیدارە، هەر هەمووی بە سەرکەوتنیەکی یەکجار بەرزەوە سەرکەوتنی بەدەستهێنا. خەڵکی کەرکووک و دەوروبەری هەموو ناوچەکانی کێشە لەسەر ئەم سیاسەتە یەکێتی ئەم سەرکەوتنە یەکێتی نیشتیمانی کوردستان دەبینن و لە پێش چاویانە. بۆیە وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئێستا ئەو ئیرادەیە هاتووە، ئاوەدانی خێرا کردووە، دەستی ئاوەدانی گەیشتۆتە هەموو کوچە و کۆڵانەکان بۆ ئەوەی ئەم ئاوەدانیە بەردەوام بێت، بۆی خزمەتکردنی خەڵکی کەرکووک بەردەوام بێت کە ئێمە ئەزانین گرفتی هاوڵاتیانی کەرکووک لەکوێدایە، بە تایبەتی هاوڵاتیەکانی پێکهاتەی کوردی کە لە ڕابردوودا تووشی سەوسانەوە بووبوون لەلایەن هەندێک لە خەڵکی شۆفینی بەرامبەرەوە. ئێستا ئەو خەڵکە بە چاوی خۆی ئەبینێت، ئێمەش ئەوە دەبینین. داخوازی خەڵکی کەرکووک بریتیە لە خزمەتکردنێکی بێجیاوازی، پێکەوە ژیان، ڕێگەوبان، ئاو کارەبا، دامەزراندنی جارێک دادپەروەرانەی کچ و کوڕەکانیان کە هەمووی دەرچوون، هەر هەمووی پێویستیان بە هەلیکار هەیە. ئەمانە هەمووی بەرنامەی حکوومەتی خۆجێی کەرکووکی بوونە کوردستان درستی کردوێکی هێناوە لەگەڵ شەریکەکانی و باشە. بەڕێز کاکچەتۆ بەڕێز کاک ژمارە 17 بەڵێ ئێستا ڕەنگە ئەوەندەی ناوی گوێت لە ناوی 17 بێ گوێت لە ناوی خۆت نابێ ها حەزەکەی هەموو خەڵک پێت بڵێ ژمارە 17. سپاس بۆ جەنابە، زۆر سپاس بۆ جەنابە بۆ هەموو ئەوانەی کەوا ژمارە 17 لە بەرەکەن و دەنگی پێدەن. سپاس چاوەکەم. زۆر باشە سەرکەوتوبی تەمە درۆژبی کاکچە تۆمێن لەگەڵ برادەرەکانم کە هاتمە کەرکووک لە هەڵبژارنیە جومەنی پارێزگاکان بیرمە یەکێتی لە خیتابەکانی بەرامبەر خەڵکەیوت بیرتانە ئێمەمان بەجێنەهێشت، بیرتانە ئێمە لەگەڵ معاناتەکانی ئێوەمانەوە وە دەسەڵات وەرەگرینەوە.
ئێستا ئەکرێ بڵین ئەم خیتابە گۆڕاوە بڵین هاچیمان لەگەڕ ڕەشی مام قاسم کرا لە ڕەحیماوە هەم لە شۆرجا لە ئیسکانها لە بەرزە پردی فلانها لە ئەندەر پاسی فلان ئێستا ئەتوانن ئەوانە بژمێرن بەڵێ هەموو ئەوانە خەڵک خۆی ئەبینێت بەڵام ئێستا ئێمە ئەوە بە خەڵک ئەڵێن ئەم کاروانی ئاوەدانیە خێراتر ئەەکەین ئێمە ئەوەیان پێڵێن ئەڵێن ئەوانەی کەوا بابەتی دامەزراندن دادپەروارانە ئەەکەین ئەوەمان بە خەڵک و تۆ بەڵێنی ئەوە ئەدەین بەهێزەوە لە بەغداد بین بەهێزەوە لە بەغداد بەرگری بکەین لە خەڵکی کەرکووک و هەموو کوردستان و ناوچە کێشە لەسەرەکان و خەڵکیش ئەو ڕاستیە ئەزانن شەڕی بەغداد شەڕی یەکلایکردنەوەی ناوچە کێشە لەسەرەکان شەڕی وەرگرتنی مافی ئەم ناوچانە بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت چکە بینیان لە تنگانەترین کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو خەڵکەی خۆی بەجێنەهێشت و قبوڵیشی کرد تانە و تەشەری خەڵکیشی قبول کرد بەڵام خەڵکی کەرکووک و دەوروبەری و ناوچە کێشە لەسەرەکان لای یەکێتی گرنگ بوو مایەوە لەگەڵیە بەڵێنی خۆی بردەسەر ئەو کاروانی ئاوەدانی ئەم جارە خێراترەکەین و زۆرتریشی ئەەکەین ئەم تیمەی کەوا لە کەرکووک کارەکە پێویستی بە تیمێکی بەهێزە لە بەغداد شەڕی بەغداد وەکوتم چارەسەری کێشەکان لە بەغداد تەنها و تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە لە ڕابردوو ئێستاش بە ئێمە ئەکرێت خەڵکی ئەوە دەبینێت زۆر جار کێشەکانی نێوان هەرێم و بەغداد دەگەنە ئاستی چەقبەستن بەداخەوە ئەو چەقبەستنە لە ئەنجامی هەندێک دروشم و دروشمبازی بووە بە بەرنامە نەبووە هەموو ئەوانە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی خەڵکدا هەستاوە لە بەغدا گرێگیرەکانی کردوتەوە و بەردەوامی داوە بە گفتوگۆ چونکە ئێمە دەزانین زەرورەتە بۆ کورد و کوردستان و بۆ کەرکووک کورد لە بەغدا بەهێز بێت چونکە سیاسەتی دووەلی سیاسەتی ناوچەیی تا ئەم ساتە وەختەی بن تۆش قسە دەکەین بەغدایان بە چەقی بڕیاردان لە عێراقدا حساب کرد و حسابی بۆکەن کورد چەند لەوێ بەهێز بێت قازانجی خەڵکەکەی خۆیەتی بە تایبەتی کەرکووک ئەو بەهێزیە تەنها بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت خاوەن پەیوەندیەکی متەوازن یعنی هاوسەنگ خاوەن پەیوەندیەکی بەهێز خاوەن بڕیار و ڕاستپاردەی ڕاستگۆیانە لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان جێگەی بۆتەوە بۆیە داوا لە خەڵگەکەین بۆ ئەوەی ئەم کاروانی ئاوەدانیە بەردەوام بێ بۆ ئەوەی کەرکووک بەرەو پێشتر بڕوات دەنگ بدەن بە لیستی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە ئەوە قازانجی خەڵکە و ئێمە هەرگیز خەڵکمان بەجێنێشت و بەجێشی نایەڵین بەڵێنی ئەوەشیان پێدەدەین لە ئیستادا خزمەتکاری ئەوان بین داخوازیەکانی ئەوان ئامانجەکانی ئەوان بە ئامانج بگەینین بۆ ئەو نقطەی کەوا بۆ ئەو خاڵی کەوا خەڵک دەیەوێت لێرەوەیە بەڵێ خەڵک چاوی هەموو ئەو ئاوەدانێ دەبینێت کە لە کەرکووک ڕوودەدات لە دروستکردنی ڕێگاوبان لە ئاوەدانکردنەوە بەڵام هێشتا زۆرمان ماوە ئەوەمان ماوە ئێمە خزمەتی مامۆستایانی کەرکووک بکەین کە بێموچەند ئەوەمان ماوە کە خزمەتی خوێندکاران بکەین سەرما و گەرما و بینای قوتابخانەکان پرۆگرامی خوێندنگا ئەوەمان ماوە لە بواری تەندروستی خزمەتێکی زیاتر بە خەڵک بکەین هێشتان ماومانە ئێمە ڕێگاوبانەکان بگاتە دواگوندی دەوروبەری کەرکووک ڕووناچیەکان بگاتە دواگوندی دەوروبەری کەرکووک ئەومان ماوە هێشتان ئەو خانوانەی کەوا ئەو خانۆ قوڕانەی کەوا هەندێک خەڵکی شۆڤینی پێیانەوت زیادە ڕۆ و خزمەتیان ناکرد ئێمە خزمەت بەرینە بەردەرگایان هەموو ئەوانەمان ماوە لە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە لە کەرکووک چەند گرینگە لە کەرکووکێک کە چاوی هەموو لە پێکاتەکانی لەسەرەبەر ناکا پێی جێبەجێ نەکرێت بەڵێ چەند گرینگە کە لە کەرکووکە ئەو ململانەی بێتە ململانەی ئاوەدانی پێشکەوتن بەڵام لەسەر دەستی کوردێک لەسەر دەستی تیمێکی کوردی خۆشبەختانە کاکە زانە ئێستا بۆتە خۆی بابەتەکە چۆتە ئەو قۆناغەوە وەکو لە سەرەتای بەرنامەکە وتم زۆر کەسە بوون لە پێکاتەی لە حیزبی سیاسی لە پێکاتەی شۆفینی لە خەڵک ئەیانویست کەرکووک بە ئاقارێک بەرن بە دەردی حەلەب و مووسڵ و شەنگالی بەرن بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە من لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر قسەیەکم کردووە قسەکەمی شاتە دیوتم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە شەڕ و ئاشتی فەرزەکات ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان شەڕ بکات یعنی ناوچەکە ئەبێتە شەڕ یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشبەختانە لە پێناو بەرژەوەندی
خەڵکی کەرکووک و دەوروبەری ئاشتی کردە بەرنامەی خۆی، پێکەوە ژیانی کردە بەرنامەی خۆی، ئەوەی تۆ ئەڵێ خزمەتکردنی خەڵکی کردە بەرنامەی خۆی. هەر ئەو دیدگایەش سەرکەوت لە کەرکووکدا. خۆشبەختانە ئێستا کەرکووک بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە، خەڵکی ژەبینن و پێکاتەکانی کەش ئەو ڕاستیان بۆ دروست بووە، ئەوە ئەوان بوون بەشێکیان غەدریان لە خەڵکی کەرکووکە کرد. بۆیە ئەم جارە هەمویان کۆکن لەسەر ئەوەی یەکێتی هەموو کەرکووکیەکان کۆ دەکاتەوە، یەکێتی ئاشتی فەرز کردووە لە کەرکووک و ناوچەکەیە، بمانەوە و دەسەڵاتداری و ینی بەرەو پێشچوون و بەهێزی یەکێتی واتە بەهێزی خەڵک. ئەم جارە پێم وایە خەڵک زیاتر متمانە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەکە ئەبێتە خاوەن دەنگ و ڕنگ و کورسی زۆر لە بەغدا بۆ ئەوەی ئەم سیاسەتە لە کەرکووک گەشەتر بکات. وەکە سیاسەتێکە لە لای تەواو پێکاتەکانی کەرکووک قبول کراوە، لە لای کەسەوە ڕەتکراوە نییە و کوردی کەرکووکیش هەمویان بە یەک دەست باوش بۆ ئەو سیاسەتە ئەکەنەوە خۆیان باش دەبینن. خەڵکە بوو بە دروشم خەڵکی بە شەیدکردندا لە کەرکووک، ئاژاوی ئەنایەوە لە کەرکووک، بەڵام بینیان یەکێتی نیشتیمانی لە سایە یەکێتی نیشتیمانی کوردستاندا سیاسەتی یەکێتی ئاوەدانی خزمەتکردنی خەڵک. ئێستا خەڵک هاتۆ لە سایە ئەو سیاسەتەیە ئاڵا هەڵەدات، دروشم بازیەکات، کوردایەتیەکات، هەر هەمووی ئەوە لە نەتیجەی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. بۆیە هەموو کوردێکی کەرکووک پێم وایە ئەو ڕاستیەی لا ڕوون بووەتەوە و پشتیوانی ئەو ڕاستیەکات. ئێمە جارێکە ئەڵێنەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی زۆر بەهێزە، ئەتوانێت کاریگەری خۆی دروستکە و دروستیشی کردووە و بەڵێنی ئەوەشمان بە خەڵک داوە ئەوەی پێویستە بۆ خەڵک جێبەجێ بکەین، ئەوەی پێویستە و بە خەڵک هەوڵی بۆ بدەین. قسەیەکمان نەکردووە نەماتوانی بێت جێبەجێ بکەین. لە پێناو خەڵکدا هەمیشە سەرۆک باڤڵ چۆتە بەغدا شەڕی لەسەر ئەوە بووە قوتی خەڵکی کەرکووک و کوردستان موچەخۆرەکان چارەسەر بکات، نەک بە دروشم و دروشم بازی ئاڵۆزی زیاتر دروست بکە و زیان بە خەڵکی بگەێنێت. ئەمە بەرنامە یەکێتی بووە، ئەوە دروشمەکان یەکێتی بووە. پێم وایە خەڵک ئێستا هەموو ئەو ڕاستیە زانون و بەردەوامیشە بین لەسەری. هێزیش نییە لەوەیە ساردمان بکاتەوە، هێزیش نییە لەو سیاسەتە ڕێگریمان لێ بکات. ئێمە دەزانین لە پێناو خەڵکی خۆمانە لە ڕابردوو قوربانی زۆرمان داوە. ئەوەی ئێستا ئەیدێن ڕەنگە هەر لە لامان ئەوە بێ بە ئەرک حسابی بکەین. قەتیش ئەرکی خۆمان نەفرۆشتۆتەوە بە کەس. منیش بەندە خۆشم یەکێکم شانازیەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی کردومە لە بوارێکی زۆر گرنگە کە بواری پەروەردەیە. من پێم وایە پەروەردە بابەتێکە ڕایەڵەی بۆ هەموو ماڵێک گەڕوات. خزمەتکردنی بواری پەروەردە، خزمەتکردنی مامۆستایان، خوێندکار و قوتابیان، خزمەتکردنی کەسوکاریان، دروستکردنی بینای قوتابخانە و نوێکردنەوەیان، دروستکردنی پرۆگرامێک کە لەگەڵ پێکەوە ژیانی کەرکووکە بگونجێت، پێم وایە بابەتێکە خزمەتەکەی ئەچێتە هەموو ماڵێکەوە. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە کەسێک لە بواری پەروەردەیە هەڵەبژێرێت بۆ ئەوەی ئەو شەڕە لە بەغدا ببینەوە، ئەو جەنگە لە بەغدا خێراتر بکەین و ئینشەڵا ئەبینە جێگە متمانەی خەڵک ئەو شەڕە ئەو بەرنامەیە بۆ خەڵک جێبەجێەکەین و بەڵێنی ئەوەیان پێدەین لانی کەم نەماندوو بین، نەدرێغی بکەین و نە بە ئاڵۆزکەینە کار و باری دروشم بازی و بە ئاڵۆزینەوە نادات پەروەری و گەندەڵیەوە هەموو لەوانە خۆمان بە دوورەگرین و بەڵێنی ئەوە دەین نەکەم بین و نەت بترسین لە هیچ بارودۆخێکدا لە بەرگریکردن لە مافی خەڵک. بەڵێ سوپاس بۆ بەڕێز چەتۆ نەجم کاندیدی ژمارە 17 لە پارێزگای کەرکووک 2222 سوپاس بۆ زانیاریەکان. بڵێ وەکەوەی کە لەگەڵ کاکسە تۆش باسم کرد و لە پێشەکەشدا باسم کرد کە کەرکووک ساڵانی ڕابردوو ململانی لەسەرەوە بوو کە چێ پەڕۆی زیاتری هەڵواسیوە، چێ ئەتوانێت زیاتر قەڵکمان دووکە بە تایبەتی وەکو یەکێتی ئەڵێت لەلایەن هێزێکی سیاسیەوە، بەڵام ڕوئیایەکە بوو بەردی بناغەیەکە بوو کە لە ڕابردوودا کاری زۆری لەسەر کرا دوای ئەوەی لە ئەنجومەنی پارێزگاکاندا یەکێتی نیشتیمانی کوردستان توانی لەگەڵ هاوپەیمانەکانی پارێزگاری کەرکووک بەدەست بهێنێت وەکو ئەو دروشمەی هەیان بوو کە کەرکووک دەسەڵات وەردەگرینەوە. ئێستا لە کەرکووک دۆخەکە گۆڕاوە، دۆخەکە لەسەر ئەوەی نییە کە ئاخۆ چێ ئەتوانێت زیاتر خەڵک ماندووکە. ئێستا دۆخەکە بە ئیتیزاهێکە کە یەکێتی بووە بە شاڕەیەکی دروستکردۆ بۆ خزمەتکردنی خەڵک و ئاوەدانی. ئەمە بەشێک بوو لە قسەکانی بەڕێز چەتۆ نەجم. واروەها
خودی یەکێتی هەڵێ ئێستا لە کەرکووک ململانەکە تەنانەت لەگەڵ عەرەب و تورکومان و لایەنەکانی دیکەش گۆڕاوە بەوەی کە بتوانن خزمەت بکەن و سەرنجی ئەوانیان بە خزمەت ڕاکێشاوە بە ڕۆژەی خزمەت گوزاری باو بە کارەبا. ئێستا کەرکووک شارێکی ڕووناکە، ئێستا کەرکووک شارێکە تا ڕادەیەکی زۆر کێشەی کەماوی نییە، شارێکە جادەوبانەکانی پاکن. تەنانەت کەرکووک گەیشتۆتە ئاستێک ئێستا کێبڕشەی ئەوەیە کە ئاخۆ چ گەڕەکێک و چ جادەیەک پاک و خاوێن و پاکترە لە گەڕەکەکەی دیکە. هەڵبەتە هەموو کورد ئەو مەبەستەی هەبوو و ئەو داواکاری هەبوو کە ئێستا لە چوارچێوەی کارکردن لە پارێزگای کەرکووکە جێبەجێکرێ. هەڵبەتە ئەمەوێت لە بەشی دووەمدا لەگەڵ میوانی ئازیزم بەڕێز کاوێس مەلا پەروێز نووسەر و ڕۆژنامەنووس کە خۆی کەرکووکێکی ڕەسەنە گفتوگۆ بکەم کاکاوێز لە کەرکووکەوە لەگەڵمانە بێ. ئەمەوێ ینی تاوتوی پرسی نیشتیمانی بکەین کە ئایا ئەتوانین لە هەموو ناوچەکان و لە هەموو دۆخەکاندا ئاوها ململانەکان لە ململانەیەکی تااقەت پڕووکێنەوە بگۆڕین بۆ ململانەی خزمەتکردن، ململانەی گەشە پێدان و بەرەو پێشچوون. کاکاوێ سڵاو لێبێ ئەم کاتت باش، هیوادارم زۆر باش بی. ئەمەوێ هەڵسەنگانێکی بابەتیانە بۆ دۆخی ئێستای کەرکووک بکەین. سەڵاو کاکە زارە جان سپاس دەکەم. سپاس دەکەم. کەرکووک ئەگە بەراوردی بکەین تەمان بەراوردە تاریخەکەی لێگەڕین، بەراوردی سەردەمی بەعس و سەردەمی دوای پرۆسی ڕزگاری و لە دوای 16 ئۆکتۆبرەوە وەریگرین تا هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. لە دوای ئەوە کەرکووک گۆڕانکاریی زۆر گەورەی بەسەراتوە. تەمان دیوێک لەوانەیە میدیاکان زۆر باسییان نەکردبێ، بەڵام بۆ من جێی سرنجە، ئەنی من کە چم بە کوچە و کۆڵان و بازاڕی ئەم شارە ئەگەڕێم هەز بەو ئارامی و دڵنیاییە ئەەکەم کە بە تایبەتی لە نێو پێکاتەی کورد، یعنی لە ڕووی دەرونیەوە کورد لەم شارە ئێستا دەرونی جێگر و مستەقرە دەرونێکی ئارامی هەیە، چونکە بۆ خۆی ئەو شعوراکە کە ئەم شعورە لە 6 ساڵی ڕابردوو شعورێکی ئێجگار تاڵ بوو کە بێبێش کرابوو لە بەڕێوەبردننی شارەکەی. ئێستا تۆ ئەو شعورە ئەبینی، هەنی کورد هەز بە شکۆ شانازەیەکی گەورەکە کە بەشێکە لە بەڕێوەبردننی شارەکەی. بۆیە ئەم گۆڕانکاریە نەوعەیە زۆر مهمە. یعنی بە جۆرێک گرنگە کە کوردی کەرکووک بەهێز و لایەنە سیاسیەکانەوە بە هەموو ئەو پێکاتە دەسەڵاتی کە لە هەرێمیشەیە حەقە پەرە بەم پێشکەوتنانە بدەن لە کەرکووک، یعنی پەرە بەم دیوە ئیجابیە بدەن کە ئاسوودەیەکی گەورەی بە دواوە هاتووە بۆ خەڵکی شارەکە. ئەو پێشم وایە ینی هەر کوردیش نییە، ئەوە پێکاتەکانی تریش ئەوەی کە من تێبینیم کردوون ئارامن، زۆر ئارامن لەگەڵ هەلو مەرجەکەی ڕازین، یعنی زانی تروکمانێک یان عارەبێک حەز بەوە ناکە کە وەکو چۆن کوردە زبی بەوە کرد هەستی بەغوو بنەکرد کە دوور خراوەتەوە لە بەڕێوەبردننی شارەکە، ئەوانیش بەشێکن لە بەڕێوەبردننی شارەکە کە ئەمە تموحی هەموو ئەو کەرکووکیانە بوو کە پرۆژ بوو بۆ ئایندەی شارەکەیان. زۆر تو بەڕێزت دێ یەکێک بوو لەوانەی کە زۆر هانی سیاستێک دەدا کە کەرکووک لە کەرکووک کوردایەتی بکرێ، نیشتیمان پەروەری بکرێ و ئێستا مەسەلەن لە دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگا پۆستی پارێزگار بەدەست کوردەوەیە. کورد توانیوێتی مەسەلەن خۆی وانیشان نەدا کە دەست و پێسپیە و بەڵکو خزمەت گوزارەوە لەکەم لە زۆر خزمەتێکی کردووە. دیوەگەشەکەی ئەم ئیدارەیە ئەوەیە، ینی کە ئاسوودەیی بە دواوە هاتووە بۆ هەمووان، ئەنی بۆ کورد و ئەوانی تریش ئەوەیە کە ئەم ئیدارەیە توانیوێتی ڕۆڵێکی زۆر ئیجابی ببینێ. بەڕاستی یعنی ڕۆڵێکی ئیجابی لە هەموو سێکتەرەکان، لە خزمەت گوزاری، لە قوڵکردنەوەی پێکەوە ژیانیش. ینی بەڕای من تەبعاً من ڕێیم وایە
پێکەوە ژیان لە کەرکووک بە تایبەتی کە کورد قیادی ئەو پێکەوە ژیانە بکە قیادی ئەو ئیدارەیە بکە لە زۆر بوارەکانی تر گرنگترە ینی زۆر گرنگترە تۆ یعنی پێویستیت بەوەیە پێکاتەکانی تریش لە چوارچێوەی بەڕێوەبردننی تۆ ڕازی بکرێن ڕازی ببن بە بەشێک ئێستا ئێمە لە قۆناغین کە ئەم ئیدارەیە توانیوێتی ینی سەرکەوتوانە جگە لە مەسلەی خزمەت گوزاری و بوارەکانی تر کە تەبعان دەرفەتی ڕەخنەشی نێشتوتوانی بۆ نەیارەکان بۆ هێزەکانی دەرەوەی ئەمیداری شەخنی نێشتوتەوە کە ئێستا بێن بیکەن بە وەرەقەیەکی بانگەشەی هەڵبژاردن یعنی بە جۆرێک توانراوە ئەم ئیدارەیە بەشە هەرە زۆرەکەم و کورتەکان چارەسەر بکە تقریبن ینی وردە خەریکە سیمای شارەکەی شەگۆڕێ کە ئەمە جێی دڵخۆشیە بۆ هەموو لایەک بۆ هەموو پێکاتەکان بەڵێ بە تاکید ینی لە کەرکووک گۆڕانکاری زۆر هاتووەتە پێش ئەوەی کە ئێمە ساڵانی دوور و درێژ هاوارمان بۆ کردکە بێ پارێزگارێکی کورد لە کەرکووکە بێ تومحی ئەوەمانە بوو کە کەرکووک لەم دۆخەی ئێستا ببینین کە من پێم وایە ئەمە ئەگەر چەند ساڵێکی تر درێژە بکێشێ ئەم شێوە لە ئیدارەدانی کەرکووک هەنگاوی زۆر گەورە بەرەو پێشەوە چێ ینی ئەو حەق و مافەی کە وەکو شار لێ زەوت کرابوون لە ساڵانی دوور و درێژیان لە سەردەمی بەعسەوە تا سەردەمی ڕاکانجوبووری پێم وایە ئەمە ئیترە بێ بە دەرفەتێکی زێڕین بۆ خەڵکی کەرکووک ینی خەڵکی کەرکووک وەکو هەموو شارەکانی تر حەقی ژیانی شایستیان هەیە کە ئێواران بێتاقەت بوو لە ماڵەکەی خۆی بچێت لە پارکێک پیاسە بکە ئەم گەشەکردنەوە کاکە دۆخێکی زۆر باش بۆ خەڵکی ئەم شارە بێتە پێشەوە و ئەمەش ینی ئەبێ هەموو کورد هەموو عارەب و تروکمان هەموو ئەوانەی کە پەرۆشی ئایندەی کەرکووکن پشتیوانی ئەم جۆرە لە بەڕێوەبردنە بکەن لە شارەکان بەڵێ کاکاوێس ئەمە بۆ کورد چەند گرینگە مەسەلەن وەکو بپشانی عەرەبی بدای تورکمانی بدای لانەکانی دیکەی بدا کە ئەو ناوێ هەرچەکی پێبێ لە کاتی پێویستدانە بێ ئەوێ چەکێکی دیکەی پێبێ کە چەکی خزمەت گوزاریە و بۆ هەمووان بێ ئەگەر بەیەکەوە ئارام بین ئەتوانین بە هەمومان لەژێر کارەبایەکی باش ئاوێکی باش مەسەلەن خزمەت گوزاری و جادەیەکی باش و ئەوانە لە کەرکووکا بژین ئەم پەیامە بۆ لە کوردەوە بۆ پێکاتەکانی تر چەند گرینگە زانی کاکزانە ئێستا ئێمە تەجروبەی حکومڕانیمان هەیە ئەوە تەجروبەی بەحسی لێ دەرکە بەڵام لە 2023ەوە تەجروبەی بەڕێوەبردنی کوردی هەبووە لە کەرکووک تەمان پێشی پێکاتەکانی تر کورد خۆی لەو تەجروبەیە نیگەران و ناڕازی بوو تەجروبەیەکی خراپ بوو تەجروبەی ئێمە لە بەڕێوەبردن زۆر خراپ بوو لە کەرکووک دوای ئێمە تەجروبەی ڕاکانجوبووری هاتە سەر کە زۆر لەوەی ئێمە وێرانتر بوو بۆیە ینی بە ئەزمون کە ئێستا تۆ دەی بەراوردی ئەم 20 ساڵی ڕابردووەکی لە کەرکووک کە هەمومان ڕخنەی زۆر جدیمانە بوو ینی بە کورد بە عارەب بە تروکمان ڕخنەمان زۆر هەبووە چووکە زین ڕاستە ینی پارێزگار عارەب بووە یان کورد بووە یان ئیدارەکە بە جۆرێک بووە بەڵام ئیدارەکە نەیتوانی ئەو مەهامە گرنگە بەجێ بگەێنێ کە هەمومان لە چوارچێوەی کۆ ببینەوە ڕازی بین ئێستا ئەوەی کە من ئەیبینم ئەوەی من تێبینیم کردووە لەم ئیدارەیە ئەوەیە کە بە شێوەیەک ینی هەموو لایەنەکانی ڕازی کردووە لایەنەکان مەبەستن پێکاتەکانە ینی تۆ لە مەسلەی هەندێک حساسیەتی حزبی و هەندێک بەرژەوەندی تەسکی حزبی گەڕێ بەڵام بە شێوە گشتێکە شەقامی کەرکووکی لەم جۆرە لە بەڕێوەبردنە ڕازیە لەم جۆرە پێم وایە هەر هێزێکی سیاسیش ئەم تێگەیشتنە بکا بە بەرنامە و بکا بە مەنهەجی خۆی بۆ بەڕێوەبردنی کەرکووک بۆ ساڵانێکی دوور و درێژە مێنێتەوە لە حکومڕانی لە کەرکووک چوە خەڵک لە کەرکووک ئەمەی ئەوێ بەڕاستی یعنی ئەمە هیچ کاتێ سوودمان لە بەرزکردنەوەی هەندێک دروشم و هەندێک ململانەی حزبی و هەندێک قوڵکردنەوەی ململانەی قەومی لە کەرکووک نە ئێمە و نە ئەوانی غەیری ئێمەش ئیسفادەیان لێ نەکرد ڕێی دروست ئەمەیە کە تۆ ئیدارەیەکە هەبێ هەمویان لە چوارچەوەی کۆبن و هەموو ڕازی بێ ینی بێت جیاوازی تۆ خزمەت گوزاری پێشکەشی هەموو دانیشتوانی کەرکووک بکەیت بەمە ئایندەی کەرکووکە بینەوە ینی کورد بەم تێڕوانینە بەم جۆرە لە بەڕێوەبردن ئایندەی کەرکووکە باتەوە بەبێ هێزەکانی ئێمە بای ئەوە جورئەتیان هەبێ ینی بەم ئاڕاستەیە بڕۆن زانی دوورکەونەوە لە هەندێک لێدوان و حساسیەتی قەومی چکە بە نەتیجە کورد زۆر پێویستی پێێتی بەوەی کە لەگەڵ ئەمانەی کە ئەژێن لە کەرکووک تەباو کۆک بێ
یعنی هیچ جارێ ئێمە سوودمان لەوە وەرنەگردووە کە ناکۆکیەکانمان قولە کردەوە کە بێهۆکار تەبان ینی لە دەرەوەی کەرکووک بە تەسریحێک ناکۆکیەکانی نێوان کورد و عارەب کورد و تورکمان بە جۆرێ قولەکرایەوە کە سەر ئێشەیەکی زۆری بۆ خەڵکی کەرکووک دروست کردووە. ئێستا ئەو ئیدارەی کەرکووک کە من خۆزگا حەزم لێ ڕەخنەس بگرم ئەوەندەی حەزم لێ نییە ستایشی هیچ ئیدارە و یان بەرپرسێ بکەم. یعنی خۆزگە باایی ئەوە کە بۆ کورتی هەم وایە چوار ڕەخنیشمان لێ بگردایە بەڵام لەسەر ڕێیەکی ڕاستە. دەست خۆش کاکاوێس من لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ بە ڕێز پارێزگاری کەرکووک گفتوگویەکەم هەبوو باسی لەوە کرد کە هەمان ئەو ڕێزکەی جەنابتی باس کرد بەڵام باسی لەوە کرد هەندێک جار نیگەرانە لە هەندێک هێزی سیاسی و بەتایبەت پارتی دموکراتی کوردستان کە تا ئەو ساتەش لە هەوڵە دەرنارەکانی کورد کۆکەنەوە مەسەلەن لە کەرکووک دۆخێک دروستکەن کە بەڕاستی نائارامی بۆ پارێزگای کەرکووک و پارێزگاری کەرکووک دروستکەن بە هەندێک شعاراتی ئستفزازی. بەڕاستی ئەمە خزمەت بە هیچ پنتێکی مەسەلەی پرسی کوردەکە لە کەرکووک. زانی بەداخەوە ینی ئەبێ هێزە سیاسیەکان پند لە ڕابردووی خۆیان و ئیدارەدانی ئەم شارە وەربگرن. زانی سێریکە کە تۆ دەی پرسە قەومیەکان وەکو مزایەدەیەکی درۆیە نەبەکارێنی ێنی نە خزمەتی حزبەکەکە نە خزمەتی خەڵکی کەرکووکەکە نە خزمەتی ئایندەی کەرکووکەکە تۆ تەماشا بکە یاری سە بۆن و منە باسی ئاڵای کوردستانە کرێ. زانی ئەو فۆکسە چییە تۆ لەسەر کەرکووک دروست یەکەی کە بۆ نمونە مەخموری شارێکی کوردستانیە نینەوایش پارێزگایەکی کوردستانیە کە جێگری پارێزگارەکە ینی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە پارتی لەو بەشە لەو پارێزگایە دەسەڵاتی گەورەی هەبووە لە ژێر پەرچەمی ئاڵای حەشدی شەعبی بۆ لەوێ مشتومڕ لەسەر ئاڵای کوردستان ناکرێت ینی بۆ نمونە ئەگەر ئەمەی پارتی پەرۆشیە بۆ ئاڵا بە دیقەتە بۆ پرسی قەومی ئەگەر پارتی لە مەخمور لە نینەوە قسەی لەسەر ئاڵای کوردستان کرد ئەگەر کاندیدێکی پارتی لەو سنوورە بانگەشەیەکی لەسەر ئاڵای کوردستان کرد من حەقی پێدەم کە لە کەرکووکی شەوە بکە. ئەزانی ئەم مزایەدانە ئەم جۆرە لە مزایەدەکردن بە سمبولە قەومیەکانی کورد بە ڕەمزەکانی بە ئاڵا زانی خزمەت ناکە یعنی زانی خەڵک ئێستا وشیارە بەراورد دەکا ینی تۆ ئەزارن ئەمە بۆ هەندێ بۆ کۆکردنەوەی دوو دەنگە کە تۆ تێناگەی خەڵک لێرە وشیارە خەڵک نینەوە بینێ خەڵک کاکە خەڵک لوس ئەنجلوس و لەندەن و دار و بەردی دنیا بینێ بەینی بە لەحزەیە سێرچ بکە تۆ هەموو شتێکانە بینی. بۆیە ئەم جۆرە لە مزایەدە ئەم حێزانە خۆیان پێشکێن بەڕاستی دوو شتیان پێ نییە ینی بەداخەوە ئەم مێزە سیاسی هیچی پێ نییە کە بە کەرکووچیەکانی بڵێ کاکە ساڵانێکی دوور و درێژ بە کەرکووچیەکانیانەوت ئەمە خیانەت کرا ئەمە وابوو شاریان چۆڵ کرد مقەڕاتیان بەجێشت لە هەولێرەوە تەسریحی توند و ئاگرین ئەدرا. ئێستا خەڵکی کەرکووک ئەپرسێت چی لە دۆخی کەرکووک گۆڕاوە بۆ نمونە یاری ئەوەی کە گۆڕیوێتی ئەم دۆخە ئیجابی هێناوەتە پێش هێزێکی تر بۆ بەمانەوەی لە کەرکووک دۆخەکەی گۆڕیوە و پارێزگارێکی کوردی داناوە و کوردی کردووە بە بەشێکی گرنگ لە بەڕێوەبردننی شارەکە ئەو هێزە لە ژێر سایی ئەم گۆڕانکاریە کە هێزی تر دروستی کردووە هاتووەتەوە کەرکووک. بۆ ئەو هێزە چی گۆڕاوە یاری شتێک نەگۆڕاوە نەیانتوانیوە پۆلیسێک لەو بازگایانە بگۆڕن نەیانتوانیوە. بۆیە مزایەدە ئەزانی بۆ خەڵکیی وشیار بۆ میلەتێکی وشیار عەکسە گەڕێتەوە بە زیانی خۆت ینی پارتیە بێت تێبگە خەڵکی کەرکووک زۆر لەوە وشیارترە خەڵکی نینەوە زۆر لەوە وشیارترە خەڵکی هەرێم زۆر لەوە وشیارترە کە تۆ دی مزایەدە بە ئاڵای کوردستانەوەگە ینی ئەمەندە مزایەدەیان کردووە بەداخەوە خەریکە ئاڵای کوردستانی شەکەن بە پەڕۆیەک و تاو بەهای نامێنێ ئەمە خراپە بۆ پارتی خراپە بۆ کورد و بۆ ئایندەی کوردیش خراپە. تۆ قسە لەسەر هەندێک پرسی قەومیەکەی کاکە ئەو پرسە قەومیانە لە نینەوەیش بجوولێنە لە نینەوەیش کە پارێزگایەکی کوردستانی لەوێش بیجوولێنە
بۆ دی ئەم ململانەی حزبێ لەژێر پەرچەمی پرسە قەومیەکان ئەجوولێنی کە خەڵک وەرەقی سپێکەوێتەوە لەو سەری مەسەلەکە دێتەوە بۆیە ئەسڵی نییە یاری ئەسڵی نییە و خەڵکی کەرکک زۆر لەبە ینی زرنگتر و هوشیارترن کە بکەونە ژێر کاریگەری هەندێک لە مزایداتی انتیخابی ئیمڕۆ دێن دوای ئەم هەڵبژاردنەوە خەڵکی کەرکک 4 ساڵی تر چاوی بە زۆربیان ناکەوێت یعنی بۆ بەدەستێنانی دەنگ تۆ خەباتێکی درودرێژتەوێ کاکە یعنی ئێستاکە هەر پارتی بۆ خۆی چاو لە هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی بکە یەکێتی بەرئەنجامی مانەوەی لە کەرکک سەرکەوتنیی گەوری لە ئەنجومەنی پارێزگار بەدەستێنە بۆ پارتیش ئەوێ مراجعەتی سیاست و ناز و بیرکردنەوەی خۆی بکە بەرامبەر ئەم ناوچانە بمێنێتەوە تێکەڵی خەڵک بێت تێکەڵی ژیانی خەڵک بێت لە ئێش و ئازاری خەڵک بگە و بێ بەشێ لە ئێش و ئازاری خەڵک بۆ چەند ساڵێکی ئایندە لەوانەیە چانسی ئەوەی هەبێت کە بتوانێت لە کێبڕکێ بێ ئەوەی پەناوە مزایداتی سیاسی و قومی بە خۆی ینی پرۆژەی هەبێ دەنگ بێنێ بەڵام تۆ بەو جۆرە کە پێت وایە خەڵکی کەرکک هیچ نازانن دێن دێی بەندێ مزایدەیان بەندێت تەوقیتێکی زۆر ینی نامێ بڵم بە پرسە قەومێک بەڵێ بەڵێ کاک کاوێس تەوقیتێکی سەیرە و ئەم شەو مەسە لە سبەینی 16 ئۆکتۆبەرە لە ساڵانی ڕابردوو پارتی دموکراتی کوردستان زۆر ئەمەی وەکو بانگەشە و وەکو دژی یەکێتی و وەکو شکاندنی شکۆی یەکێتی و ئەوانە بە حساب بەکارهێنا و ئەوانە ئێستا ئەگەر لە کەرکک باسی 16 ئۆکتۆبەر بکەی یعنی لەکوێدا ئەتوانی زەربەی پێ لە یەکێتی بدەیت بۆ نمونە زانی پارتی زۆر زیانی کرد ینی ئێمە و کاتێش لە نێو ئەو هێزە سیاسیە بووین زۆر هۆشداریماندا لەوەی کە بەم جۆرە بیرکردنەوەی زیانی گەورە لە پێگەی پارتیە درێ پێشی خەڵکی تر پێشی کورد زیانی ئێجگار زۆری کرد یعنی کاکە هەر بۆ نمونە یاری من پرسیارێکم هەیە یەک پارتی عاقڵم پێ بڵێ یەک پارتی عاقڵ لە 16 ئۆکتۆبر تا ئێستا یەک پارتی عاقڵم پێ بڵێ 16 ئۆکتۆبر خیانەتە وەڵای من حازرم ئەگەر هەبوو حازرم چەپڵی بۆ لێدەم و شوێنیشی کەوم باشە یعنی دەیان سەرکردە لە ناو پارتی بڕۆ پارتیەکان سێرجێ بکەم بزانم یەک بەیان نامە یەک ڕێیانەیە لەسەر ئەو پرسە کاکە ئەو هاوکێشەیە پارتی تەمان لە خەڵکی تر باشتر دەزانێ ئەو هاوکێشەیە هاوکێشەیەکە زۆر گەورەتر بووە ینی ئەگەر تۆ خۆ ئەو کاتە ئێمە دەیان جار ئەو پرسیارانەمانە کرد ئەگەر تۆ لە کەرکک هێزێکی سیاسی خیانەتی کردبێ لە مەخمور بۆ شەڕت نەکرد لە دەشتی نینەوە بۆ شەڕت نەکرد بۆ نمونە ئەمە هاوکێشەیەک بوو ئەنی کاک مەسعود خۆی لە جەزیرە زۆر بەڕوونی باسیەکە ئەڵێ وەزیری خارجی ئەمریکی تەلەفۆنی بۆ کردوم پێی وتم ڕیفراندۆم بکەی ئەجێڕمەوە حدودەکەی 2003 خۆ زۆر معقولە ینی ئەمە نە لە قودرەتی یەکێتی و نە لە قودرەتی پارتیایە هیچ کوردێ پێی خۆش نەبووە هەلومەرجی ئەم ناوچانە لەژێر هەڕەشە و ویلی ئەسکەر گۆڕانکاری بەسەرا بێ بەڵام واقعەیەک بووە لە دەرەوەی ئیرادەی کورد لە دەرەوەی ئیرادەی کورد ڕووداوێکی تاڵ لە مێژوو ئێمە ڕوویدا لەوانەیە ئێستا هیرەوە نەبێن باسی هۆکارەکانی بکەم بەڵام هێزی عاقڵ ئەوەیە کە لە نێو خەڵکی خۆی بمێنێتەوە گۆڕانکاری بکە ینی وەرچەرخانێک دروست بکە ئەو ڕووداوە بە ئاراستەیە بکە کە لە نەتیجە ئەمەی لێ بکەوێتەوە لە کەرکک خۆزگە کورد قودرەتی ئەوەشی هەبوایە لە ئەفرینیش ئەمەی کە بەسەر ئەفرینا هات وەرچەرخانێ بکە لە سەرەکانی و ئەفرین دۆخێکی تر بێنێتە پێشەوە هەم لە ڕووی داری هەم لە ڕووی ئەسکەریەوە بەڵام توانرا لە کەرکک ئەو هاوکێشەیە ڕاست بکرێتەوە بەڕاستی بە پشتیوانی خەڵک تەمان بە دەنگدانی خەڵک بە بەشداریکردنی فراوانی خەڵک لە کەرکک ئەو هاوکێشەیە ڕاست کرایەوە بۆیە ئەزانی ئەو ێزانە کە هیچیان پێنیە دێن هەندێ شت هەندێ سیناریۆ فڕێ دەنا نێو فەیسبووکەوە کە ئەمە خائینەوە ئەوە شەریفە و ئەمە جاشەوە باشە ئەمە خزمەت ناکا بەڕاستی ئێستا خەڵکی کەرکک بە یەک فلس ئەوە لە هیچ هێزێکی سیاسی ناکڕێتەوە خەڵکی کەرکک ئەزانی
ئەو کاتە ئەماوت کاکە ئێوە هەڵاکەن ئێوە بچن لەگەڵ خەڵکی خۆتان نابن کاکە ئەوە کورد لە باکووری کوردستان کام سەرکردەی کورد نییە زیندانی نەکرابێت کاکە سەرکردەی کورد هەبووە تەمەنی لە ناو زیندانایە تۆ لە شارەکەی خۆت بڕاکەی بۆ مقاومە ناکەی پێگەیەکی قانونی هەبوو بۆ دەتوانێت مقاومە نەک بە چەک مقاومە بە بەلێدوان و بە قسەکردن بەوەی کە ئەم شارە ئەبێ هێزی ئەسکەری لێ دەربچێت تۆ کە ڕاکەی شارەکە بەجێڵی خەڵکەکەی خۆت بەجێڵی لە دوورەوە دەی هەر ئەوە هەڵیتەوە ئەو قەوانە سواوە کە خەڵک گوێ لێ ناگرێ ئەمە خیانەت بوو ئەمە چی بوو خیانەت خەڵک مەخموری شەبینێ خەڵک نەوای شەبینێ یەک پاکێج بوون یاری ناوچەکانی دابڕاوی یەک پاکێج بوون ئەو پاگێچەیش بەڕاستی یاری غروری کورد دوای کردبوو ینی کورد گەیشت بۆ ئاستێک سوڵتەیەکی زۆر باشیە بوو جوگرافەیەکی زۆر فراوانی لەژێر دەستا بوو کورد ئەمەندە غرور بوو نە ئەمریکای خوێندەوە نە وڵاتە گەورەکانی دنیای خوێندەوە هاتن کوردیان تەمێ کرد بەو جۆرە کوردیان گەڕاندەوە حدودە خۆ ئەمە زۆر وازە حیاری لە قودرەتی هەموو هێزە سیاسیەکانی کوردی زۆر گەورەترە کاکە خۆ ئێمە زانین ئەمریکا بڕیارەدا حدودی تۆ تاکوێ هی من تاکوێە بەڵێ ئێستا بۆ گەنجێکی کەرکک چی گرنگە بەڕێز کاکاوێز بۆ هاوڵاتیێکی کەرکک چی گرنگە ئەو ململانە حزبیە کە برادرا هەندێک لە برادرانی پارتی لە کەرکووگەیکەن ئەم مۆدێلە لای کەرکوچەکان وەکو فارسەڵێ بە دەردەخوا وڵا کاکە ئەزانی بۆ گەنجێکی کەرکووکی ئەوە گرنگە کە بێترس بچێ بۆ کافتریای قاوەیەک لەگەڵ هاوڕێکەکەی بخواتەوە دایک و باوکی دڵیان لای نەبێ ئێستا ئەو دۆخە لە کەرکووک زۆر گونجاوە هەلومەرجەکە بۆ گەنجی کەرکووک بۆ ژیانی خەڵک لە کەرکووک زۆر گونجاوە لەوانەیە هێزی سیاسی هەبن ناڕەحەت بن بەو پێشکەوتنانی کە لە کەرکووک بن یان بای ئەوە وشیاریان نەبێ بێن دیراسە لەسەر ئەو دیوەی کەرکووک بکەن کە ژیانی بۆ گەڕاوەتەوە ئەزانی ئەمە زۆر گرنگە ژیان بۆ کەرکووچیەکان کاکە کەرکووچێک کورد بە تایبەتی کورد لە سەردەمی ڕاکانجوبووری ئەوانە زانی هەستی بە ناڕەحەتی ئێجگار زۆرە کرد بە شێک نەبوو لە بەڕێوەبردنی شارەکە بەڵام ئێستا شەوقی هەیە زەوقی هەیە ژیانەکە لەوانەیە بەشێکی خەڵک ئەمانەی کە موچەخۆری سەر بە هەرێمی کوردستانن ناڕەحەت و نیگەران بن ینی بە گوزەرانێکی شیاوە باش نەبێ بەڵام بە ئەساسیەکەی خەڵک لە کەرکووک زۆر ئاسوودەیە ینی گەنجی کەرکووک ئاسوودەیە ژیان لە کەرکووک ڕێڕەوێکی ڕاستی گردووە کە خەریکە ئەو سیما جوانەی شاری بۆ ئەگەڕێتەوە کلی زەوت کرابوو بۆیە ینی فەرق و جیاوازی زۆرە ینی بەراورد ناکرێت ئەبێ ئێمە وەکو هەموو هێزە سیاسیەکان پشتیوانی ئەم نەهجە بین ئەمە بەردەوام بێ ئەمە لە کەرکووکیەکان تێک نەچێ ئەمە بەچی ئەکرێ بەڕاستی بەوە ئەکرێ خەڵک لەم هەڵبژاردنە زانی پێیوانە بێ ئەمە چوار کەس ئەبنەندام پەرلەمان و ئەچن دەوڵەمەنە و بن و چییە بنە ئەمە بۆ خەڵک لە کەرکووک زۆر گرنگە وەکو چۆن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان زۆر بە فراوانی بەشداریان کرد لەمەیە زیاتر بە فراوانی بەشداری بکەن بەڕاستی زانی بۆچی بۆ ئەوەی ئەمە ئێستا لە کەرکووکەیە درێژەی پێ بدەین ینی ئێستا تۆ تەماشای هەرێمی کوردستان بکە کە کەوتووەتە ژێر فشار لەلایەن بەغداوە جا پەیوەندی بە هەندێک کەم و کورتی هەرێمەوەیە پەیوەندی بە جۆری عقلی بەڕێوەبردن لە بەغداوە هەیە هەرچی ناوی لێنی تۆ زۆر پێویستیت لە هەرێمیش بەوەیە نوێنەرەکانت لە بەغا ئەو نوێنەرانە بن کە لەلایەنی کەم هەندێ پشتیوانی حکوومەتەکەی هەرێم و قوارەی هەرێم بکەن لە کەرکووکیش زانین دەبێت ڕێک بۆ چاوە سەیری بکەین ئێمە زۆر پێویستیمان بەوەیە زۆرترین نوێنەری کورد لە کەرکووک سەرکەوێ ئەمە بە بەشداریکی فراوانەکرێت لایەنی کەم ئەزانی کە دێتە سەر کەرکووک و مشتمڕ دروست دەکرێن نوێنەری کورد لە خەڵکی تر زیاتر بێ لەوێ دیفاع و داکۆشی بکان لە ئەم ئیدارەیەی کەرکووک هەوڵ بدەن لە میزانی و لە میزانی ساڵانە بودجەی کەرکووک زۆرترینی هەبێ بۆەوەی کە بکرێ بە پرۆژە قازانجی من و خەڵکی دانیشتوی کەرکووکە ئەو بەشداریە زۆر مویمە بۆ درێژەدان بە جۆری ئیدارەی ئێستای کەرکووک بۆیە گرنگە خەڵک یانێزانی نەکەوێتە ژێر کاریگەری ئەو هێزانی کە پێیان خۆشە
کەمترین خەڵک بەشداریکە ئەو هێزانە بەڕاستی چووکە پێی وایە ینی ئەو دەنگە حزبەکەی خۆی ئەوەندێ خەڵک بەشداری بکە بەشداری نەکە ئەو هەر ئەو دەنگەی هەیە بەڵام ئەگەر کوردێکی زۆر لە کەرکووک بەشداری بکە ئەبێ بە قەڵا ئەبێ بە پشت و پەنا بۆ ئەم ئیدارەی ئێستا کە ئەم ئیدارەی ئێستا بەنی کوردی کەرکووک هەڵی بژاردووە کوردی کەرکووک سپۆرتی کردووە کوردی کەرکووک زای تەحملی مانەوە بەرگەی سەختەکانی گردو تا بەدەنگدان ئیدارەیەک بێنێتەکایەوە بۆ ئەم هەڵبژاردننی زۆر مویمە کورد بە شێوەی زۆر فراوان بەشداری بکە ینی ڕێژەی بەشداریمان لە ئەنجومەنی پارێزگاکانی شتێپەڕێدین ئەگەر ئەمە بکەیت من پێم وایە بەو سەرکەوتنە دڵی کورد لە باکوور و لە ئەوروپا و لە بەشەکانی تریش خۆشەکەین بەڵێ سوپاس بۆ بەڕێز کاوسمەلا پەروێز نووسەر و ڕۆژنامە نووس سوپاس بۆ بەڕێز کاکاوێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ